ژنان پێشەنگی ئازادی و تێکۆشانن لە پێناو ماف ئاشتی و سەروەری و خاک و نیشتیمان. کۆمەڵکوژی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق و شەڕڤانانی ژن لە ڕۆژئاوای کوردستان شەرمەزارەکەین. وەکو هەمووان دەزانن 99 ساڵ تێدەپەڕێ بەسەر پەیمانی لۆزاندا کە بۆ پارچەکردنی کوردستان واژوو کرا و دابەش کراوە. ئەو پەیمانە بەرەو کۆتایی دەچێ کە 1 ساڵی ماوە کۆتایی پێبێ. جا ئێستا دیزاینێکی نوێدا دەنرێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە. هەر دەوڵەتێک ئەیەوێت خۆی پسەپێنێ لە ناوچەکەدا، چی ئەمریکا، رووسیا، ئێران بێت، بە تایبەتی دەوڵەتی تورک کە ئەیەوێت داگیرکاری گشتی بکات، بە تایبەتی لە کوردستان و لە هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستانەوە دەست پێ دەکا. چونکە ئەم دوو پارچەی کوردستان تا ئاستێ خۆبەڕێوەبەری کوردی لێ مسۆگەر دەبێت و ئێستا کورد دەیەوێت خۆی بەڕێوە بەرێت، بە تایبەت لە ڕۆژاوای کوردستان کە ئێستا خۆبەڕێوەبەریەک هەیە، هەموو پێکهاتەکان جێگای هەیە بە عەرەب و کورد و ئاشووری و ئاینە جیاوازەکان لەسەر هزری نەتەوەی دیموکراتیک پێک هاتووە بەڕێوە دەچێت کە ئەوەش مۆدێلێکی نوێی دیموکراتیە کە بۆ هەموو ناوچەکە پێویستە. وەکو ئەزانین لەم ڕۆژانەدا کە ئەو تاوانە گەورەی کە کردی دژی گەشتیارانی عێراق کە ژمارەیەکی زۆر لە ئینسانی بڵێن خەڵکی سیڤیل هاتوبوون بۆ گەشتیاری بۆ بەسەربردننی کاتێکی خۆش، بەڵام بەداخەوە لە شوێنێکی گەشتیاری لە شارێکی گەشتیاری وەک پەرخێ لە زاخۆیە هێرش کرایە سەریان، ژمارەیەکی زۆر بوونە قوربانی و شەهید بوون و ژمارەیەکی زۆریش بریندار بوون. ئێمە لەگەڵەوەی هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکان دەخوازین و سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدان دانین و هەروەها ئەو بردمانانە و دەستدرێژیانەی کە کاتە سەر ڕۆژئاوای کوردستان کە سێ ژنێکی فەرماندە و شەڕڤانان شەهید بوون بەداخەوە، یعنی لەو بردمانانەی کە ئەیکا بەردەوامی دەوڵەتی تورکیا ئێمە وەکو ژنان وەکو دایکانی ئاشتی ئیدانەی ئەو هەڵوێستە ئەکەین وە کۆبووینێتەوە ئەمڕۆ بۆ لێدوانێک و کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بۆ بڵاوکردنەوەی بەیاننامەیەک دژی ئەو هێرشکاریانە. کۆمکوژیە ئاگۆ لە زاخۆ بۆ شەرمەزار دەکەن دەوڵەتا تورکی و هەفکاری دەوڵەتا تورکی گو ئەو کۆمکوژی لەسەر گەشتیارێ عێراقی گودناواندە مناڵ جوان ژن بوون قوربانیە بێ و سەرساغیش بۆ بریندارە ئەخوازن و جیگەهێ ئێ شەهیدانژی بەهشت بێ و ئەو عێریشاژی ئێمە شەرمەزار دەکەن. هەلبەت دەوڵەتا تورکی ئەوە نە عێریشا بتەنیا لەسەر جێگەشتیاری لە پەرەخ کریە bi salayê dewleta Tirkî û êrişî ser gelê Kurd dike û komkujiya li gelê Kurd re bi dehan komkujî bo gelê Kurd li Başûrê Kurdistan kiriye. Lê bêdengiyekî zor heye li Başûrê Kurdistan layanê desthilatdar û bi gihiştî bêdengîkî heye li beramberî wan komkujiya. Belê em caraya bi rastî jî wekî helwest gel bi gihiştî yani helwestekî ye hebûye. li beramberî vê komkujiyê û em tiştê got yani bangê ême bo gelê Iraqê bi rastî jî gelê Iraqê ê got etwane got van komilkijiya bi dengê xwe bi helwestê xwe etwane biwestîne û pêwîst e ev dengê wan qut nebe her berdewam be. û bo Rojavayê Kurdistanê jî her êrişê got heye ev êrişaya li ser pêşengê jinin di Rojavayê Kurdistanê de bi taybet ev sê hevalê jinê ê got wê dawiyê de heval Jiyan Tol Hildan, heval Roj û heval Barîn Kubanê hersekîyan bi amanc kirin. Tiştê ê got herî yani trajîdî bi rastî jî li komcivîna a şoreşê jinê ê Rojavayê Kurdistanê got yek li wana jî heval jiyan qiseker bû. û duayî got kotayî bi roja yekem ew kombûnewe hat û di encamê wê de ew hevalana bi nêzîkî Qamişlo bi tayarê bê firokwan dewleta Tirkî êriş kirawin. û her berî wê jî çend hevalê dîka YPJ ê got em hevalana ê got bi salayê li beramberî Daişê got têko şîn kirine li şer hemî cebhata
گو ئەوانە وەکی دوان جبهاتا دفعال بوونه و رولê wan hebûne him da yelayanê perwerde kirdinê ê şervanan û perwerdekirinê ê komelge him jî di şerê li beramberî Daişê got yanî rolekî wanî zor zor girîng hebûye û helbet evana jî fermandar bûne. ئێمە وەکو زەردەشەکان تەزامنین لەگەڵ هاوڵاتیانی کوردی و دژی ئەم دەستدرێژیانەین لێرە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە زیاتر سنوورەکانی بپارێزێت زیاتر خەڵکەکانی بپارێزێت ئەم ئێستا حکوومەتی هەرێم دایک و باوکی ئەم میلەتەیە و مادام دەسەڵاتی زیاترە کاتە دایک و باوکی هەر چوار پارچەی کوردستانە بۆیە دەبێت زیاتر ئاگای لە هەر چوار پارچەی کوردستان بێت و ئێمە لێرەوە طبعاً وەکو زەردەشتیەکان بەشداریمان کرد لە کۆنفرانسەکان بەشداری دەکەین لە ڕێپێوان و هەروها داوا لە خەڵکی دەرەوەی وڵاتیش دەکەم کە لە بەردەمی کۆنسڵخانەکان ڕێکخراوە مەدەنیەکان مافی مرۆڤ هەمویان ڕێپێوان بکەن چونکە ئەمە کارەساتێکی کەم نییە کارەساتێکی گەورەیە ڕۆژانە بێتە ناوخاکی کوردستان تەغییری جوگرافی بکات گۆڕینی جوگرافی بکات خەڵکی عەرب بێنێتە جێی کورد شارەکانی کورد داگیر کات و قەسفی کات و هەروەها با کەیفی خۆی وڵاتانی دراوسێ داگیر کات و هەروەها دەبێت حکوومەتی عێراقیش زیاتر جێشی خۆی بنێرێت سنوورەکانی بپارێزێت حکوومەتی عێراقی وەرەقەی گەورەی بەدەستەوەیە بۆ وەستانی ئەم دەستدرێژیانەی کە بە ناوی پەکەکە بە ناوی هەر حزبێک دەکرێت من دەمێت تەنها یەک نشت بڵێم کە کورد لە ژیانی تیرۆریزم نەبووە کورد لە ژیانی دژە مرۆڤ دۆستی نەبووە کورد تەنانەت ئاژەڵ دۆستیشە نەک مرۆڤ دۆست و هەروەها کورد هەموو کەسێکی خۆشەیە تا ئێستا کوردستانیەک پارچەیە ئەرزی وڵاتێکی تری داگیر نەکردووە یان خانوویەکی دراوسەکانی داگیر نەکردووە بۆیە مسالمترین قەومی کووردە و هەتا کوردستانیش ڕزگاری نەبێت ئازاد نەبێت جیهان ئیستیقرار ناکات ئیستیقرار بوونی جیهان بە کوردستانەوە بەندە چونکە کوردستانیان کورە بە ساحەیەک بۆ تۆڵەسەندنەوە و ڕق و دژمنایەتی یەکتری